سڵاتان لێبێ و ئەو کاتان باش بینەرانی تەلڤیزیۆنی پەروەردەی هەولێر. من شێرزاستێقم ئەڵلقەیەشتری بەرنامەی فێربوونتان پێشکەش دەکەم. بەڕێزانم، ئەمڕۆ هەفتەی 12 ڕۆژی بەرزڕاگرتنی ئاڵای پیرۆزی کوردستانە. بۆ ئەمە بەسەش میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولستار دەکەین، قسە دەکەین لەسەر ڕۆژی بەرزڕاگرتنی ئاڵای کوردستان و هەروەها قسە دەکەین بەگشتی لەسەر ئاڵا وەکو چەمک، ئاڵا وەکو دروشم، ئاڵا وەکو مێژوو، ئاڵا وەکو سمبل و ڕەمزێک بۆ بەرخودان، بەتایبەتی بۆ میلەتێکی وەکو گەلی کورد. بۆ مەبەسە مامۆستا عەبدولستار بەغەمرەیی کە نووسەر و لێکۆڵێرە و هەروەها ئەو نامەی کە بە کەلۆرسەکەی پێ بەدەستێناوە تایبەت بووە بە ئاڵای کوردستان لە نێوان شەریعەت و یاسادا، واتە لە دەستپێکی دەرچوونی خوێندنی ئەو لێکۆڵنەوەیەکی زۆر ورد و پوختی هەیە لەسەر ئاڵا لە نێوان شەریعەت وەکو شەریعەتی ئیسلام وەروەها لە نێوان قانون وەکو یاسایەکی دنیاییدا. مامۆستا گیان داوای لێ نەکەم، بەخێر بێ. مامۆستا عەبدولستار، زەنابتان لەبەرەوەی پێشینێکتان هەیە لە لێکۆڵینەوە دیراسەکردن سەبارەت بە ئاڵا، دەمانوێت جارێ ئاڵا وەکو چەمک بزانین ئاڵا چییە؟ سەرەتا سوپاس بەو بۆنەوە پیرۆزبایی لە بینەران و بیسەران و هەموو خەڵکی کوردستان دەکەین. ئاڵا لە زمانی کوردی کە پەرچەم یاخود بەیداخیش پێدەگوترێ، بەگشتی بریتێ لە پارچە پەڕۆیەکی ڕەنگاو ڕەنگ کە هەڵگری کۆمەڵێک مانا و دروشم و ئاماژەی سێمبۆڵینە کە گزارش لە بەشێک لە سەروەری و شکۆی هەرگەلو نەتەوەیەک دەکا. بۆ ئێمەش وەکو کورد ئاڵایەکی خۆمان هەیە کە ئەم ئاڵای ئێستاکە ئاڵایەکی نوێ نییە، بەڵکو مێژوویەکی کۆنی هەیە و ڕەنگە وەکو ئەندازەکەی باوڵێن تەمەنێکی زۆری نەبێ بەو شێوەی کە دروست کراوە، ڕەنگە تەمەنی 100 ساڵ بێ، بەڵام ڕەنگەکانی ناوی گزارش لە کۆمەڵێک بەها و سێمبوڵی ڕابردوو دەکەن کە ڕەنگە تەمەنیان هەزاران ساڵ بێ. بەڕێزانم، مێژووی هەڵکردنی ئاڵای کوردستان دەگەڕێتەوە بۆ نزیکەی 75 ساڵ 76 ساڵ لەمەوبەر کە لە ساڵی 1946 لە 22 لە ڕێوەرسمێکی شایستەدا کە هەم ڕێوەرسمی ڕاگەیاندنی کۆماری کوردستان بوو لە ڕۆژهەڵاتی کوردستان، هەمیش ئاڵای کوردستان تێیدا بەرزکرایەوە لە گۆڕەپانی چوارچرا بە ئامادەبوونی سەرکردە و سەرۆکۆماری کوردستان شەهید قازی محەممەد و بەشێکی زۆر لە شۆڕجێڕانی پارچەکانی تری کوردستان هەڵکرا. ئەم ئاڵایە دواتر کە بە فەرمی لە هەرێمی کوردستان بڕیاری لێدرا و ناسێنرا لە ڕێکەوتی 1960 ساڵی 2004 وەکو ئەو ئاڵایی کە ئێستا ئێمە دەبین و بەرز دەکرێتەوە بۆ یەکێک لە ڕەمزە، یەکێک لە سمبولە هەرە پیرۆز و ڕێزدارەکانی کە لە چوارچێوەی ڕەمزە ڕێزێنراوەکانی هەرێمی کوردستاندا پەسەند کرا. مامۆستا عەبدولستار، ئاڵا بە تایبەت لە ناوەندەکانی خوێندندا هەمیشە دروشمێک بووە، ڕەمزێک بووە بۆ ئەوەی کە هانی قوتابی بدرێ ڕێزی لێ بگرێ و بە بەشێک لە شوناس و بە بەشێک لەو دروشمەدا بنرێ کە ببێتە زەی شانازی قوتابیان. ئێمە وەکو مامۆستا لە ناوەندەکانی خوێندن چۆن وا بکەین کە ئاڵا ببێتە پیرۆزی؟ چۆن وەسفی ئاڵا بکەین؟ ئاڵا چۆن بناسێنین بە قوتابیان؟ بەڵێ ئەرکەکە ئەرچی پەروەردە نییە بە تەنیا، بەڵکو ئەرچی حکوومەتە بەگشتی، یعنی لەسەر مؤسساتی باڵای حکوومەت باشتر وایە پێویست دەکە کە باخی زیاتریان بۆ ئاڵا هەبێ. اینجا ئەگەر لەسەرەوە بڕیارەکە دەرچوو دروست بوو، بە دڵنیایەوە ناوەند و ئۆرگانەکانی دیکە دەگرێتەوە کە پەروەردەش یەکێکە لەوانە. پێم وایە وەزارەتی ڕۆشنبیری بە زیاتر تایبەتمەندە بەو مەجالە،
بەڵام لەگەڵ ئەوشدا پەروەردە ناوەندێکی فراوانترە بۆیە دەکرێت ئەوەی کە ئەو پرۆژە و پرۆپۆزەڵی با بڵێن وەزارەتی ڕۆشنبیری تەرحی دەکا پەسەند دەکرێت ئەگەر بۆ پەردە بگوازرێتەوە بۆ پەروەردە بگوازرێتەوە بە دڵنیاییەوە کاریگەریەکی زۆری دەبێت ئێمە لە بیرمانە ڕەنگە جیلی جەنابتان ئێمەمانە ئەمانە لە سەردەمی پێش ڕاپەڕین کە لە قوتابخانە سەرەتاییەکان بووینە بە دڵنیاییەوە ئێمە بیرمانە ینی کاریگەری ئاڵا کاریگەری سیمبۆڵەکانی دیکە چەندە کاریگەریان هەبوو لەسەر پەروەردەی ئێمە بۆ نمونە ئێمە بە بیرمانە من بە حکمەوەی خەڵکی گوند بوومە بە حکمی ئەوەی کە عائیلە و ماڵباتی پێشمەرگە بووینە لە شوێنێک نەماینێتەوە بەڵکو لە چەند قوتابخانەیەکی جیاجیا خوێندنمان کردووە بۆیە چوینە هەر قوتابخانەیەک دێتەوە یادمان کە بە ناچاری ئاڵای عێراق و ئاڵای فەڵەستینیان پێ دروست دەکردین من بۆ خۆم چەند جار ئاڵای عێراق و ئاڵای فەڵەستینم بەیەکەوە دروست کردووە ئێستاژ یعنی دەزانم ئاڵای فەڵەستین چۆنە و چۆنیش دروست دەکرێت و بەبێ ئەوەی کە بگەڕێمەوە سەر ئەو ئاڵایکە بەردەستە ببووە دەپسترێنم ینی مامۆستایەک لە ناوەندی خوێندندا چۆن ئاڵا بناسێنێ ئاڵا وەکو ئەوەی کە ڕنگ و دروشت بوون قەبارە و شێواز ئاڵا وەکو ڕەمزێک بۆ بەرخودانی مەقاومەت ئاڵا بۆ مێژوێک کە مێژوێکمان بۆ دژێڕێتەوە کە هەمومان شاناسی پێوە دەکەین و هەمووشمان زۆرێک لە خەمباریمان هەیە بۆ کۆتایی ئەو مێژوە بە تایبەتی کۆماری کوردستان یعنی مامۆستا لەکوێدا ئاڵا بناسێنێ لەوانەکاندا یاخود لە بەگشتی لەوانەی مێژوودا لە چی یعنی چۆن مامۆستا بتوانێت وا لە قوتابی بکە کە ئاڵا وەکو خۆی بناسێ ئەم پێم وایە دەبێت لە سەرەتاییەوە ئەم پرۆسەیە دەست پێ بکە لەبەرەوەی چەندە زووتر منداڵی کورد گۆش بکرێت بە هاوسێمبڵ و ڕابردووی خۆی ئەوەندە کاریگەری ئەرێنی زیاتری بۆ لەگەڵ خۆی دەهێنێ و لەگەڵ خۆی گەورە دەبێ ئێمە نابێ ینی ئاڵا هەر لەو ڕۆ ببین پارچەپەڕۆیەکی ڕەنکراوە هەڵدەواسرێ و با لێی دەدا و دەشەکێتەوە دوای ماوەیەک ڕەنگە خۆر لێیدا و باران لێیدا و سەرما و گەرما لاوازی بکەن و هەندێک لە بەهایەکەی بەلای ئێمەوە ڕەنگە کەم ببێتەوە بۆ نمونە دەگوترێت کە ئاڵا پارچەپەڕۆیەکەوت چۆن تعبیر لە مێژوو دەکا ئێمە پرسیاری ئەوە دەکەین ئایا پارە کاخەزێکی ئاسایی نییە چ جیاوازیەکیە لەگەڵ کاخەزێکی دیکە کەواتە چ بەهایەکە دروستەکە کامەیانە لە ئاڵادا کامە چ شتێکە بەهای ئەو پارچە پەڕۆیە وارێ دەکە کە تۆ ڕێزی لێ بدی و کە بە شانازیەوە تەماشای بکەین ئەوەیە کە ئێمە بە بیرنەوەکانی خۆمان بهێنینەوە کە ئەم ئاڵایە ئەم ڕنگانەی ناوی هەر یەکێکیان گزارش لە ڕابردوویەکی ئەم خاکو ئەم نیشتیمان و ئەم نەتەوەیە دەکا بۆیە یعنی ضرورە لە خوارەوە لە سەرەتاوە منداڵی کورد دووبارەی دەکەمەوە بەوە گۆش بکرێ لە منهەج دابندێ ببێتە بەشێک لە پرۆگرامی خوێندن اینجا دەکرێت ئەمە لە بابەتی مێژووی بێ و دەکرێت لە بابەتی ئاینی بێت چونکە ئێمە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد توێژینەوەکی ئێمە زیاتر پەیوەستە بە ئاڵای کوردستان لە نێوان شریعەت و یاسادا دەکرێت ئێمە چۆن گەلانی دیکە میلەتانی دیکە نەتەوەکانی دیکە سوودیان لە ئاین بینیوە بە تایبەتی ئاینی ئیسلام تەنانەت ئەوروپا سوودی لە ئاینی مەسیحیەت وەرگرتووە ئەمە پەیمانوانە بێ دنیای ئەوڕۆی ئەوروپا دنیایەکی مادیە هەر بەو شێوەیە هاتووە نەخێرەوان تا ئێستاش ئەحزابیان هەیە ئەحزابی دینیە و لە دەسەڵاتی شەو و پشت بە ڕموزە دینیەکانیان دەبەستێ بۆ نمونە ئاڵای دانیمارک یەکێکە لە کۆنترین ئاڵاکان کە تا ئێستا ما بێتەوە دروشمی خاچی لەسەرە هەموو بەشێکی زۆری ئاڵاکانی وڵاتانی ئەوروپا ینی ئێمە دووبارەی دەکەمەوە با سوود لە ئاینی خۆمان ببینین کە زۆرینەی میلەتی کورد مسلمانە دەکرێت سوودی لێ ببینین بۆ ئەوەی کە خۆمانی پێ بەهێز بکەین بۆ ئەوەی کە خۆمانی لەو شارستانیەتە دەوڵەمەندی ئیسلام بێبەش نەکەین کە بەشێکی زۆری لەسەر شانی ئێمەی کورد بووە ینی دایان و سەدان مێژوو نووسی کورتەیە محەدیسی کورتەیە فەقیهی کورتەیە زانای کورتەیە کە دەستی باڵای هەبووە لە بنیادنانی فکری و معریفی ئاینی ئیسلام و شارستانیەتی ئیسلامی بۆیە دەکرێت ئێمە جارێکی بگەڕێینەوە بۆ بابەتی ئاین دەکرێت ئێمە فرموودەمان هەیە پشت بۆ فرموودانە ببەستین کە تعبیر لە ئاڵای عەشیرەت
بنەماڵە قەوم و نەتەوەکان دەکات. بەڵێ هەر بۆ نمونە ینی حەدیثێک هەیە دەکرێمە لە پۆلیسی ئیبتیدایی بەدواوە کاری پێ بکرێت. حديثك دفرمي كان النبي صلى الله عليه وسلم يستحب للرجل أن يقاتل تحت راية قومه. يعني دلي پیغمبر پی خوش بووە کە لە کاتی غەزەوات و جەنگەکاندا هەر تیرە و هەر هۆز و هەر عشیرەتێک لە ژێر ئاڵای قەومەکەی خۆیدا شەڕ بکە. یعنی ئەمە ڕەوایەتێکی دروست و مەشروعیەتێکی گەورە بە ئێمە دەدا کە ئێمە لە پێناو شەرعیەتدان بە ئاڵای خۆمان کە ئاڵایەکی نەتەوەیە، ئاڵایەکی کوردستانیە، گزارش لە هەموو پێکاتە جیاوازەکانی کوردستان دەکا. هەر ئەوە نییە با بڵێن پێ تعبیر لە کورد بکە، ڕاستە یعنی تاریخەکە تاریخێکی کوردی، بەڵام هیچ کاتێک کورد ئەوەی لە خۆیدا نەبڕاندووە کە خەڵکی دیکەی لەگەڵ ژیاوە و بەدەری بکات. دەکرێت هەندێک تعدیلاتی شتێدا بکرێت، بەڵام بەگشتی ئێمە دەبێ ئەم بابەتە پشت ئەستور بکەین بە باگراوند و بە بەڵگەی بە دیکۆمنتی ئاینی و قانونی بۆ ئەوەی وەکو گوتم هەر لە سەرەتاوە ئێمە بتوانین منداڵی خۆمان لەسەر ئەم بابەتە پەروەردە بکەین. کەواتە مەوسا عەبدولستار جەنابیشان چونکە توێژینەوەکەشتان هەر لەسەر ئاڵا بووە بە تایبەتی ئاڵای کوردستان، زانیمان لە ڕووی شەرعەوە ئاڵا شتێکی ڕێپێدراوە، شتێکە کە ئاساییە هەموو میلەتان شانازی بە دروشمێکەوە بکەن کە تایبەت بە خۆیانە. لە ڕووی یاساییەوە ئاڵای هەرێمی کوردستانیش دامپێدانراوە لە دەستوری عێراقیدا و هەروەها لە کۆمەلگای نێودەوڵەتیش ئاڵایەکە کە شوێنی تایبەت خۆی هەیە وەکو هەرێمێک. ئێمە لە ناوەندەکانی خوێندندا چۆن بتوانین ئاڵا بناسێنین وەکو ئەوەی کە لە ڕووی یاساییەوە بۆ شێوازەیە لە ڕووی شەریعەت بۆ شێوازەیە این دەکرێت لە ئەو فەرمودانەی کە لە کتێبەکانی خوێندندا هەیە شوێنێک بۆ ئاڵا بکرا بۆ هەیە، مەسەڵەن ئەوەی کە ئەو حەدیثەی جەنابەت باست کرد بخوێندرێ، یاخود ئەو یاسایی کە پەیوەستە بە ئاڵا و بە ڕەوایەتی ئاڵا بۆ میلەتان لە یەکێک لە بابەتەکانی وانەکانی خوێندندا بخوێندرا بە بۆی قوتابی هەم لە ڕووی شەرعەوە هەم لە ڕووی یاساوە ئاشنایەتی و شارەزایەکی هەبێت لەسەر ئاڵا. چکە بەڕاستی نەشارینەوە، ینی خەڵکانێکی زۆر هەیە کاتێک کە باس لە ئاڵای کوردستان دەکەی پێی وایە تەنها ئاڵایەک دەبێ هەبێ، ئەوش ئاڵای ئاینەکەیەتی یاخود ئاڵایەک هەبێ ئەوش ئاڵای وڵاتەکەیتی کە پێی وایە عێراق وڵاتێکی گەورەترە. ئەنی ئەو جۆرە تێڕوانینانە دەکرێت لە ناو منهەجی خوێندندا یەکلا بکرێتەوە قوتابی پێگۆش بکرێت. بە دڵنیاییەوە ئەمە بابەتی مافی مرۆڤمان هەیە لە ناوەندەکانی خوێندن، بابەتی مافی مرۆڤ وەکو پرۆگرام دەخوێنرێ. مادەم باسی مافی مرۆڤە دەبێ هەموو لە قوپۆپەکانی بگرێتەوە کە ئاڵاش یەکێکە لەو مافانەی کە هەموو نەتەوەکان لە دنیادا خاوەنی ئاڵای خۆیانن. بۆیە ئێمە دەکرێت لە ڕووی یاساییەوە بە تایبەتی کە هەرێمی کوردستان بۆ یەکەم جار لە یانزەی ساڵی 1990دا ئاڵای کوردستانی بە یاسایی کرد و دواتریش دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن لە 2003 بەدواوە کاتێک دەستور دانرا، لە دەستوردا فیدرالیەت چەسبە کە فیدرالیەت چەسبە ئیتر لەوێوە فیدرالیەتی هەرێمی کوردستان قوارەی هەرێمی کوردستان بوو بە قوارەیەکی دەستوری فیدرالی لە چوارچێوەی عێراقی فیدرالدا. هەر قوارەیەکی سیاسی لەناو هەر سیستەمێکی دیموکراسی و فیدرالیدا بۆ هەیە خاوەنی ئاڵای خۆی بێ. بۆیە هەرێمی کوردستان بە شەریعەتی دەستوری عێراق دەستوری ساڵی 2005 خاوەنی سیستەمێکی فیدرالیە، لەگەڵ ئەوەشدا هەموو تەبعاتێکی دیکەی دەکەوێتە سەر کە یەکێک لەوانە بوونی ئاڵایەکی تایبەت بە خۆیەتی. کوڵی لەوە ناکرێت کە ئاڵای کوردستان ئاڵایەکە ڕێز لێگیراوە بە پێی دەستوری عێراقی و بە یاساییش کراوە وەکو گوتمان لە ساڵی 99 بە یاسایی کراوە، پەرلەمانی کوردستان بە یاسایی کردووە. بۆیە پشت ئەستور بە دەستوری عێراق هەرێمی کوردستان لە زۆربەی کۆڕ و کۆڕبەند و کۆنفرانس و ڕووداوە جیهانیەکان کە لەسەر مستەوای سیاسی بەشداری دەکەن سەرکردایەتی هەرێمی کوردستان
کە بەشداری ئەو بۆنانە دەکا لەگەڵ خۆیاندا دەبینی کە ئاڵای کوردستان لە پاڵ ئاڵای عراق دانراوە یانیش کە بەتەنیا بۆ شوێنێک دەڕۆن دەبینین وەکو دووبارەی دەکەمەوە پشت ئەستور بۆی کە ئێمە سیستەمێکی فیدراڵینە و قوارێکی دەستوری فیدراڵینە ئەم ئاڵایە لە پرۆتۆکۆل دادەنرێ و پێشوازی میوانەکانی پێدەکرێت بۆیە دەکرێت لە بابەتی مافی مرۆڤدا وەکو پرۆگرامی خوێندن جێ ئەم بابەتە بکرێتەوە کە بۆ هەرێمی کوردستان هەیە بۆ نەتەوەی کورد و پێکاتە جیاوازەکانی دیکەی هەرێمی کوردستان هەیە کە خاوەنی ئاڵای تایبەت بەخۆیان بن. بڵێ مامۆستا ئەوستار هەز ناکەین ئێمە بەگشتی کەم تەرخەمین لە بەرزڕاگررتنی ئاڵای کوردستان هەم لە کوالێتی وەکو ڕنگ وەکو جۆری قوماش وەکو پێوانەی ئاڵا وەکو تەنانە بەرزکردنەوە و گۆڕینی لە کاتی خۆشیدا ینی زۆربەی زۆر جار بەرچاومان دەکەوێت بە تایبەتی لە قوتابخانەکانیشدا کە ئاڵایەک ساڵێک بەرز دەکرێتەوە تا ساڵ دەگەڕێتەوە خوێندن ئەو ئاڵای هەر دەمێنێتەوە کوالێتی پەڕۆکەشی بۆ شێوازە نییە و ڕنگکانیشی دەشێوێ و زۆربەی ئێمە وڵاتان گوێبیست دەبین کە ڕێگە بە هەموو کۆمپانیاک نادەن کە ئاڵا چاپ بکە ئاڵا پێویستی بە ڕنگ وەکو کۆدی خۆی هەیە قەبارەی خۆی هەیە قوماشەکە جۆری تایبەتی بەخۆی هەیە هەتا شێوازی بڵاوکردنەوەکەشی ینی دەبێت ئەو ئاڵای کە چاپ دەکرێت شایستەی گەورەی ئاڵاکە بێ ئەو شوێنە ئەو کەرستەیە ئەو پێداویستیە تۆش هەز ناکەی کە ئێمە کەم تەرخەمین لە بەگشتی ینی هەمومان هەم وەکو مامۆستا و بەڕێوەبەر هەم وەکو لایەندا تا دەگاتە وەزارەت و حکوومەتیش منی شەر پێم وایە کەم تەرخەمێکەیە لەو بابەتە ساڵی 2010 پرۆژەیەکم تەقدیم کرد پێم باش بوو لە پرۆژەکەدا کە لانی کەم بتوانن کە گرێبەستێک لەگەڵ کۆمپانیایەک بکرێ کۆمپانیایکی تایبەت بە دروستکردنی ئاڵا چکۆوەکو جەنابیش ئاماژت پێکرد وڵاتان لەگەڵ کۆمپانیای تایبەت مامەڵە دەکەن بۆ نەخشاندن و دروستکردن و دیزاینکردنی ئاڵاکانیان حتا لە فەڕەنسا تعدیلکردنەوەی ڕەنگەشینەکەی ناو ئاڵای فەڕەنسا چوە پەرلەمان لە پەرلەمان و دوایی سەرژمێریەکی بۆکرا لە ڕێی سەرژمێریەکی ملیەوە پەسەند کرا ئینجا تعدیلەکەی بۆکرا واتە ئێمە پێمان وانە بێ ئاڵا شتێکی بێبهایە وەکو لە سەرەتاش ئاماژەم پێکرد ئاڵا بەقەد دراو بەهادارە چۆن گوتمان ئەگەر دراو ئێمە سەیری دەکەین تەنها پارچەکە خەزێکە بەڵام بەهایەکی گەورەی هەیە ئاڵاش بە هەمان شێوە هەر بەتەنیا و پارچە پەڕۆکە نییە کە ئێمە دەیبینین بەڵکو بەهایەکی گەورەی هەیە بۆ یەکەم تەرخەمێک هەیە بە دڵنیاییەوە دەبوو ئەمن هەر لە پرۆژەکەی خۆم ئاماژەم بۆ کردبوو کە لیژنەیەکی تایبەت هەبێ بۆ متابعەکردنی ئاڵای سەرباڵەخانەکانی حکوومەت و ناوەند و دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بۆی بەردەوام ینی ئەرچی بریتی بە لەوەی کە چاودێری بکە لار شوێنێک کەم تەرخەمێک بینرا ئەگەر لێ پێچینەوەش نەبێ بەڵام بە دوواداچوونێک بکرێ و بەڵکو نوێ بکرێتەوە و جارێک دیکە ینی بەو شێوێ بێکە ئێمە بیبینین شکۆی خۆمان تێدا ببینینەوە عزت و نەفس بەرزی کوردی تێدا ببینی بەڕاستی بۆیە دەبێ حکوومەت ئەم بابەتە زیاتر بە هەند وەربگرێ ئەم پێم وانە قوتابخانەکان کەم تەرخەم بن بەڵام قوتابخانەکان بۆ خۆیان ینی سەرقاڵی کۆمەڵێک کاری پەروەردەیە ڕەنگە نەپڕژێنە سەر بابەتە بەڵام دووبارەی دەکەمەوە وەزارەتی ڕۆشنبیری بە تایبەتی کە پەیوەندیدارە بە هەندێک شت دەکرا لیژنەیەک لە وەزارەتی ڕۆشنبیریەوە تەشکیل بکرێت بۆ ئەوی کە متابعەی ئەم بابەتە بکە و کاری بۆ بکە و خەرجیشی بۆ دابین بکە چونکە ئێمە نابێت لە بیری بکەین کە ئاڵا دووبارەی دەکەینەوە کە گزارش لە سەروەتێکی واتایی زۆر گەورەی کوردەکە قوربانی بۆ دراوە دەبێم قوربانیە لە پاڵ کۆمەڵێک ڕێز لێگرتنی دیکە ئاڵای کوردستانیش بگرێتەوە بێگومان مامۆستا ینی ئەگەر هەر ئەمڕۆ تەماشا بکەین دەبینین لە بەشێک لەو شار و شارۆچکانێک کە دەکەونە دەرەوەی ئیداری حکوومەتی هەرێمی کوردستان ڕێیان پێ نەداون کە ئاڵا بەرزکەنەوە ڕێیان پێ نەداون کە لە یادکردنەوەکاندا یادێکی شایستە بە ئاڵا بەڕێوە بچێت کە ئەوەش هەمووی دەلالەتە لەوەی کە ئەو ئاڵایە ئەهەمیەتی خۆی هەیە ئەو ئاڵایە
پێناسەیەکە کە مێژوێک دەژێڕێتەوە، مێژوێک پڕ لە قوربانیدان. ئەگەر ئەمڕۆژ خەڵکانێک هەبێ بەڕاستی لە تۆرابن لە مێژووی کۆر بۆ شێوە ئاشانە بن یاخود هەندێک گیر و گرفتی ئەمڕۆ هەنووکەی وای کردووە کە زۆر جاران خۆمان بێبەری دەکەین لە ڕابردوی خۆمان، ڕابردوی جوانەکانیشمان. لە وڵاتانێک بە تایبەتی لە وڵاتی تورکیا ڕەنگەکانی ئاڵای کوردستان بەیەکەوە قەدەغەیە، ئەگەر ئاڵا وەکو خۆشی نەبێ بەڵام ئەو ڕنگانە بەیەکەوە بن سەوز و سوور و زەر قەدەغەیە کە ئەوە هەمووی دەلالەتە لەوەی بەڕاستی ئەو ڕنگانە و ئەو ئاڵای کوردستانە بەشێکە لە مێژوو لە کەلتوری ئێمە، بەشێکە لە نازنامەی ئێمە. گرینگە ئێمە بگەڕێنەوە سەر دنیابینی نوێمان، تێکەڵاو بوومان لەگەڵ کۆمەڵگە نوێیەکان. بۆ نمونە ساڵی 2001 کە ڕووداوەکان 11 سپتەمبەر ڕوویدا، ڕۆژی دواتر لە ئەمریکا زیاتر لە 100 ملیۆن ئاڵا فرۆشە لە بازاڕەکان. خەڵکی ئەمریکا ئەو ڕووداوی بەسەر ئەمریکا داهات پیانوا بۆ ڕووداوێکە بۆ سەر نەتەوە و نیشتیمانی ئەمریکیەکان داهاتوە. بۆیە لە بەرامبەردا باشترین چەک بۆ ئەوان کە بەرزی بکەنەوە بەرزکردنەوەی ئاڵاکانیان بوو کە هێمایەک بوو بۆ ئەوی ئێمە ماوین، ئێمە نەکەوتوین، ئێمە نەڕووخاوین، با زیانێکی مادی هەبێ، با زیانێکی گیانی هەبێ، بەڵام تاریخ و شکۆ و سەروەری و سەروەت و سامانی ئەم نیشتیمانە ئەم خاکە لە ناو نەچووە. بۆیە ئێمە ینی ڕێگریەکی زۆر هەیە لە ئاڵای کوردستان لە سەر ئاستی وەکو خۆت ئاماژەت پێکرد ناوچە جێناکۆکەکان، ئەو ناوچانێک کە بە ناوچەکانی دەرەوە ئیداری هەرێمی کوردستان ناسراون بەداخەوە ینی زەمینەیەکی خراپ لەوێ هەیە کە ڕوحی کورد لەوێ هەڵدەچێشن، خاچی هەڵدەچێشن، سامانی هەڵدەچێشن، سروشتی هەڵدەچێشن، ڕەنجی هەڵدەچێشن، ژیان و مافی هەڵدەچێشن. بۆ ئێمە کە شتێک ما بێتەوە لەوێ ئاڵاکەیە کە دەبینین قارەمانی وا هەیە لەوێ تا ئێستاش بەرەنگاری ئەو ڕوحیەتە شۆڤێنیە دەبێتەوە کە لەو ناوچانەدا بەسەر کووردا سەپێنراون. بۆیە ینی هەتا لە وڵاتانی بۆ نمونە باسمان کرد تورکیا، لەبەرەوەی ئەوان وڵاتێکن نیشتیمانیشان دروست کردووە، هاتوونە ناوچەیەک بە خوێن هاتوونە، هەرگیز ڕێگە بەوە نادەن بۆیان بچێتە سەر، وەکو خۆیان دەڵێن ئەگەر قەوارەیەکی کوردی لە ئەفریقاشە بێتنەوە ڕێگەی پێ نادەن. بۆیە ڕێگە پێدراونی ئاڵای کوردستان لە هیچ شوێنێک ئەی بۆ مادەم نار و دژەکانی ئێمە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ ئێمە بکەن، بۆ ئێمە نەتوانین بەرگری لە خۆمان بکەین، بۆ ئێمە نەتوانین خۆمان پڕچەکەین بە پاراستنی شوناس و ناسنامە و سیمبۆڵەکانی خۆمان. مامۆستا ئەمن پرسیارە دەکەم، ینی بۆ هەلی هاتووە کە ئێمە شانازی بەو دروشمەوە نەکەین، بۆ لە بۆنەکاندا، لە سەیرانەکاندا، لە هەتا بۆنە تایبەتەکانیش کە لە هەندێک لە وڵاتان دەبینین لە بۆنە تایبەتەکانی خۆیاندا ئاڵای وڵاتەکەیان هەڵدەکەن، لە کاتی سەیران و بۆنە کۆمەڵایەتەکاندا ئاڵا هەڵدەکرێت. ینی ئاڵا بۆتە بەشێک لە خۆشحاڵی دەربڕین لە بۆنە خۆشەکاندا، لە بۆنە خەمناکانیشدا هەمیشە ئاڵا بەشێک بووە لە ئەو دروشمانەی کە بەرزیان کردوتەوە. بۆ ئێمە هاوڵاتی کورد لەو هەرێمی کوردستانە گەیشتە ئەو ڕادەیە کە لە چەند شوێنێکی تایبەتدا و لە چەند بۆنەیەکی تایبەتدا نەبێ ئێمە ئاڵا نابینین و تەنانەت زۆر بەداخەوە بەشێکی خەڵکەیە کە شانازی پێوە ناکە. ئەم پێم وایە ینی بابەتەکە چەند هۆکارێکی هەیە، بەتەنیا هۆکارێک نییە. تەسەوڕم وایە ینی بەگشتی لەسەر ئاستی جیهان ینی کۆمەڵێک بەهاو پرەنسیپە بوو کاڵ دەبنەوە لەگەڵ دنیای نوێدا، لەگەڵ ئەو گلۆبالیزیشنە بەرفراوان و گشتگیرەی هەیە کۆمەڵێک شت کاڵ دەبێتەوە لە ناو دەچێت دەپوکێتەوە، ڕەنگە بە شێوەی کاتیبی، ڕەنگە بە شێوەیەکی مزمین بی درێژخایەن بی کە ڕەنگە دوجاری شەر بێنەوە ساحەکەی.
بۆیە یعنی هۆکارێک لە هۆکارەکان پەیوەندی بە ئەو دنیا پێشکەوتوی جیهانەوە هەیە. کۆمەڵی هۆکاری دیکەشەنە ناوخۆینە کەم تەرخەمی هەیە کەم و کوڕی هەیە لەسەر ئاستی گرنگجیدان بەو بابەتە نیشتیمانی بوونەتەوەیانە و لەسەر ئاستی عراقیش ئەمە ڕوبەڕووی دۆخێک بووینەتەوە، دۆخێکی سیاسی نالەبەر کە دۆخێکە وەکو دەڵێن هەندێک جاران دەگاتە سەر ئێسک، ینی کار لە ئێسکمان دەکا، ئێسک دەشتێنێ بەردەتوێنێتەوە، پۆڵا نەرم دەکا، ئاوهای بەسەر هاتووە. بۆیە ینی پەیوەست نییە بە یەک هۆکارەوە، پەیوەستە بە کۆمەڵێک هۆکارەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا خۆ ئێمە نابێ وەکو حکوومەت هێرێمی کوردستان وەکو دامەزراوە فەرمیەکان کەم تەرخەم بین لە پەروەردەکردنی نەوەکانمان و گەڕاندنەوە و ئاشناکردنیان بە تاریخی خۆیان، بە سیمبوڵەکانی خۆیان، بە هێماکانی خۆیان، بە ناسنامەی خۆیان. بۆیە من دەخوازم حکوومەت هێرێمی کوردستان، هیوادارم ئەم تەلەڤیزیۆنە وەکو کەناڵێکی پەروەردەیی پەیامی ئێمە و پەیامی خەڵکی دیکە خەڵکی دڵسۆز بگەێنێتە شوێنی مەبەست بۆ ئەوەی کە گوێ بگیرێت لە معاناتی خەڵک. معاناتەکان دانی کەم دوو بەشن، معاناتی مادیمان هەیە، زۆرینەی خەڵک هێرێمی کوردستانی کردەوە، معاناتی معنەویمان هەیە. ئێمە سەرڕای ئەوەی ڕوبەڕووی معاناتە مادیەکە بووینەتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا بە معاناتە معنەویەکانمان بەو شێوەیە پەرەنەسەنن، ینی هەوڵ بدرێ خزمەت بکرێ. خەڵکێکی زۆر هەیە تا ئێستا مەشروعی هەیە، مەشروعی نەتەوەیی هەیە، مەشروعی ڕۆشنبیری هەیە، مەشروعی هۆشیاری هەیە. دەکرێت حکوومەت و ناوەندەکان گوێیان لێ بگرن. خەمخۆری زۆرمان هەیە لەو بارەیەوە بۆ ئەوی لانی کەم لە پاڵ پەروەردە دیبەیت و سیمینار و کۆڕ و کۆنفرانس و ئەم بابەتانە هەبن لەبارەی ئەو بابەتە نەتەوەی و ئەو بابەتە نیشتیمانی و ئەو ڕووداوانەی کە بەسەر نیشتیمانی کورد و بەسەر نەتەوەی کورد و پێکاتەکانی دیکە لە هەرێمی کوردستان داهاتوونە. بۆ نمونە ساڵانەیە چەند ساڵێک جارێکیان کۆنفرانسەیە دەربارەی جینۆساید و بە جینۆساید ناساندنی ئەنفالی کورد، یان دەبینین لە شوێنێکدا باسی زانایەکی گەورە دەکرێت، کۆنفرانسێک کۆڕێکی بۆ دەبەسترێ، دیبەیتێک ساز دەکرێت لەبارەی بابەتێکی دیکەوە. دەکرێت کۆنفرانسێک دەربارەی ئاڵا هەبێ، بابەتێکی وا گەورە ناکرێ ئێمە ڕوئایەکی گشتگیرمان نەبێ، با ڕوئایەکی گشتگیرمان هەبێ، با خەڵکی شارەزا بێنینی ناو مەجالەکە، با توێژینەوە پێشکەش بکەین، دوجار بابەتێک پێشکەش بکرێ و تەڕح بکرێ کە سوودی بۆ پەروەردە هەبێ، سوودی بۆ هۆشیاری هەبێ، سوودی بۆ ڕۆشنبیری هەبێ. ینی هەر ئەوە نەمێنێتەوە من ئاڵایەک بەدەستەوە بگرم ئەمە ئاڵای کوردستانە، با هوشیاری ئەوەشم هەبێتن ئەم ئاڵایە چۆن هاتووە، تاریخەکەی چۆن بووە، قۆناغەکانی دروستبوونی چۆن بوونە، یان هەر ئەوە نەبێ کە ئێمە لە بۆنەکاندا هەڵی دەکەین و بەرزی دەکەینەوە. نەخێر با ئێمە بزانین بەرزکردنەوەی ئاڵای کوردستان واتە بەرزکردنەوەی ڕوحی معنەوی تاچی کورد. ئەمەش ئەرچی حکوومەتە بە دەرەجەیەک دەبێت خەمی لێ بخوا. دیارە هەمومان ئومێدی ئەوە دەخوازین کە ئەو دروشمانێک کە پەیوەستن بە نەتەوەی بوون، ئەو دروشمانێک کە ڕابردوێشی پڕسەروەریمان بۆ دەژێڕێتەوە وەکو ئاڵا، وەکو بۆنە نەتەوەیەکان، وەکو دروشمە پیرۆزەکان زیا بکرێنەوە لە ململانەی حیزبی و ئەو ململانەیانەیە کە پەیوەستن بە هەندێک شتی، هەندێک ڕووداوی ڕۆژانەی هەنووکەی کە لەوانەیە بە تێپەڕبوونی کات تێدەپەڕن. هیوادارین وەک چۆن وڵاتان ئاڵایان لە هەموو بوارەکانی ژیاندا کردوتە هۆکارێک بۆ ناساندنی نەتەوە، بۆ ناساندنی مێژووی نەتەوەکە. ئێمە هەندێک وڵات دەبینین کە لە ڕێکلامە بازرگانیەکان، لە کاڵا بازرگانیەکان، لە هەموو ئەو واجیهانەی کە دەخرێنە بەڕوو لە فیلمەکاندا بێت، لە ڕێکلامەکاندا بێت، لە تەنانەت لە ئەو خاڵانەی کە تەرکیزی لەسەر لە ڕووی گەشتیاریەوە ئاڵا وجودی هەیە. دیارە بوونی ئاڵاش دواتر پرسیار دروست دەکات لای گەشتیار، پرسیار دروست دەکات لای خەڵکی. هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان چه هاوڵاتیش وەکو خۆی ئاڵا بە ڕەمزێک دابنێ کە شانازی پێ بکات و ڕەمزێک بێ کە بتوانێت گزارش لە خواستەکانی خۆی بکات لەوەی کە بوون بە دەوڵەت بەشێک بێت لە حەز و خونیاکان ئەگەر ئەم ڕۆژە بێ بۆ ئاین دەبێت.
مەوسا ئاوستار دو وەڵام بۆ بەڕێست بەجێ دێرم دەمەوێت لە کۆتاییدا پێمان بڵێ ئێستا ئاڵای کوردستان وەکو دروشم هەیە وەکو ڕنگ و وەکو شێواز و وەکو هەموو شتێکی بەرزستەی وجودی هەیە بەڵام باسشمان کرد کە شێوازەکانی ناساندن و بەرچاو خستن و خستنە ڕووی تا ڕادەیەک لاوازە هاوڵاتی وەکو خۆی چ وەکو مامۆستا لە ناوەندەکانی خوێندن و قوتابی لە ناوەندەکانی خوێن چ وەکو ئێمە کەسێک دوکانێکم هەیە شوێنێکی بازرگانیم هەیە چی بکەین بۆ ئەوەی سەرنجی خەڵک ڕابششین بۆ ئەو دروشمە بۆی بیناسیێنی دووبارە دەکەمەوە پێم وایە ینی لە بەرەوەی بارگرانێکی مادی هەیە لەسەر خەڵک بەگشتی لەسەر چینی موچەخۆر مامۆستا فەرمانبەر بەگشتی و هاوڵاتیش لە بازارەکان ینی مادەم ئەو بارگرانی هەیە مادەم لە بەرامبەریشدا ئێمە پەرۆشی بابەتەکەینە پێم وایە دەبێ حکوومەت هێرێمی کوردستان لایەنی پەیوەندیدار بەو بابەتە منحەیەک تەرخان بکە بڕەپارەیەک تەرخان بکە بۆ ئەوەی بڕێکی زۆر لە ئاڵا دروست بکە بیکڕێ دەیهێنێت چۆنە ئەوە بۆ خۆیان دەزانن دابەشی بکە بەسەر ناوەندەکانی پەروەردە بەسەر قوتابخانەکان بەسەر بازارەکان بەسەر فەرمانەکانی حکوومەت دابەشی بکە بۆ ئەوەی یعنی تۆ سیر کە ئەمڕۆ ڕۆژ ئاڵا بوو دەبوو 5 ڕۆژ لەمەوبەر 10 ڕۆژ لەمەوبەر مانگێک لەمەوبەر ئامادەکاری کرابە هەرچەند ڕاستیان من لە هەندێک شوێن بیستومە ینی خەڵکێک هەبووە کە ئامادەکاری کردووە بەڵام دەبوو لانی کە مانگێک لەمەوبەر ئامادەکاری کرابە وەکۆر بۆنیەکی دیکە تۆ سیرکە ینی نەورۆز دێ ئامادەکاری پێویست دەکرێت لایەن خەڵکەوە بۆ کڕینی جلوبەرگ تەسەوەر کە لە مانجی یەکی هەموو سەری ساڵێک تا دەگەینە مانجی سێ جلوبەرجی کوردی بازارەکان وەکو دەڵێن زمەی دێ بۆ ئاڵای کوردستان ئەم بازارە دروست نەکەین بۆ هەوڵەکانمان لەو پێناوە نەبێ کە وا بکەین یعنی ئێمە هەر گلەی نەکەین با هەوڵ دەین هەنگاو بنین دەست پێشخەر بین وەکو گوتم بڕە پارەیەک بۆ تەبعکردن و دروستکردنی بڕە ئاڵایەکی کوردستان تەرخان بکەین بۆ ئەوەی لە ناوەندەکان دابەش بکەین لە بازارەکان دابەش بکەین با تیم هەبێ لە هەر شار و شارۆچکە و ناوچەیەکی کوردستان لە هەر ناحیەیەک لە هەر گوندێک بە هەبێ یعنی تیمی گەڕۆک هەبێ لۆگۆی ئاڵای کوردستان بە سیارەکەیانەوە هەبێ خۆ لە ئەمریکا وایە یعنی وەکو گوتم لە فەڕەنسا وایە لە ئەڵمانیا وایە لە هەموو شوێنەکان وایە ینی بەو شێوەیە حتا لە مۆناکۆ ینی کە شارێکە و ئەمارەتێکە لە فەڕەنسا ساڵانە بە بۆنەی ڕۆژی نیشتیمانی و ئەمارەتە سەدان ئۆتۆمبیل بە ئاڵای مۆناکۆکەن لە ناو چوارچەوەی فەڕەنساشدا دەڕازێنرێنەوە بەناو بازار و شەقامەکاندا دەسوڕێنەوە ئاڵادا بەش دەکەن و ئینتیما بڵاو دەکەن و مایکێکیان پێ و دەنگ هەڵدەبڕن و دروشم بەرز دەکەنەوە بۆ ئێمە وەکو گوتم لە قۆناغێکی زۆر سەخت داینەوە و قۆناغی سەختمان تێپەڕاندووە بۆ ئێمە وان نەبین بۆ ئێمە ئەم دەست پێشخەریانە نەکەین ئەگەر لە سەروەوە لایانی بەرپرسەوە ئەم کارە بکرێ ئەم دەست پێشخەری بکرێت دڵنیام هاوڵاتی بای ئەوە یعنی ئیستیجابەی دەبێ و قبولی دەکا کە هاوشانی حکوومەت دەستبار بێ بۆ ئەوەی کە ڕێگە بەوە نەدا ئاڵایەکەی چی دیکە کاڵ ببێتەوە ئێمەش بۆ هیوین هیوادارمانی ببوورە تێبینی شێ بە ئاماژە پێ بکەم پێم وانێ مامۆستا بەگشتی یان فەرمانبەر بەگشتی یان خەڵک بەگشتی تعسوبی بۆ ئاڵای خۆی نەبێ بەڵام وەکو گوتم کۆمەڵێک هۆکار هەیە دەبێ ئەم هۆکارەکانی کاڵبوونەوەی ئەو جۆرە ئینتیمایانە ئەو ساردبوونەوەیە ئەو خاوبوونەوەیە بە خەڵک ئاشنا بکرێن ڕوون بکرێنەوە یعنی خۆمان لە خەڵک بەخاوم بکەینەوە خۆمان لە فەرمانبەر و موچەخۆر و مامۆستا بەخاوم بکەینەوە دڵنیام یعنی خەڵکی کورد هەر بە سروش تەبعی وایە کە ئەگەر قسەت بۆ کرد بەڵگەت پێدا دێتە ژێرباری قسەکان و دێتە ژێرباری بەڵگەکانت بەڵام ئەگەر قسەت بۆ نەکردو بەڵگەت بۆ نەهێنایە و هۆشیاریت پێ نەدا ئەو لە جیهانی خۆی دەبێت تۆش لە جیهانی خۆت دەبێت هەروەها بەنسبەت ناوەندەکانی پەروەردەش من لێرەوە دەستخۆشی لە وەزارەتی ئەوقاف دەکەم بە تایبەتی بەڕێوەبەراتی ئەوقافی هەولێر کە پێم وایە کارێکیان کردووە ئامادەکاریەکیان کردووە لیژنیان تەشکیل کردووە بۆ
ئەوەی لە منهەجی خوێندنی ئاینیدا لە ناوەندەکانی سەر بە وەزارەتی ئاوقافدا هەروەها لە ناوەندەکانی سەر بە وەزارەتی پەروەردەدا کە جێی ئاڵای کوردستان بکرێتەوە وەکو بابەتێکی نیشتیمانی کە ڕاستەوخۆ پەیوەندی بە شریعەتی ئیسلام تەنان وەکو گوتمان بە ئاینەکانی دیکەشەوە چکە ئێمە هاوبەشین لەگەڵ کۆمەڵک ئاینزای دیکە لە هەرێمی کوردستان کە ئەوانیش ینی شانازی بە سیمبۆڵە ئاینەکانی خۆیانەوە دەکەن وەکو گوتمان دانیمارێک لە وڵاتانەیە کە تا ئێستا هەتا ئینگلتەرا کە خاز لەسەر ئاڵایەکەیانە و شانازی بە مەسیحی بوونی خۆیانەوە دەکەن بۆ ئێمە لە هەرێمی کوردستان ینی وەکو گوت وەزارەتی ئەوقاف کاریش لەم شێوەیە دەست پێشخەریش لەم شێوەی کردووە بۆ ئەوەی کە ئەم بابەتە بخرێتە ناو پرۆگرامی خوێندن و پێشم وایە کە ناوەندەکانی خوێندنی ئاینی کاریگەریان دەبێت لەسەر هوشیارکردنەوەی خەڵک چکە ئەوان لەسەر من بەرێکن ڕاستەوە خۆ پەیامی ئاینی و پەیامی نیشتیمانی دەتوانن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدەن. زۆر بەڕێز مامۆستا ئەلوستار باغەمرەی نووسەر و لێکۆڵەر لەم ئاڵلقەی بەرنامەی فێربوون لەگەڵمانداوی مامۆستاجان سوپاس دەکەین. سپاس ببوورە لە سەرتاش ناوەکەم بە تەواوی نەوتی. دەستان خۆش بێ. سپاس دەکەین مامۆستاجان. سپاس بێ. بەڕێزان و خۆشەویستانم دووبارە پێتان ڕادەگەینەوە کە ئەم ئاڵلقەی بەرنامەی فێربوون قسەکردن بوو لەسەر ڕۆڵی ئاڵا و هەروەها بەزڕاگررتنی ئاڵای پیرۆزی کوردستان کە باسمان کرد لە مێژوو لە ئەهەمیەتی ئاڵا لە مێژووی میلەتاندا تا ئاڵلقەیشتری بەرنامەی فێربوون لەگەڵەوەی بەڕێز خۆشەویست بێک دەکەمەوە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.